سڵاوتان نەبێت. دانیشتنی دادگای باڵای فیدراڵی عێراق لەبارەی یاساییبوون یان یاسایی نەبوونی دووبارە دەرگای خۆپاڵاوتن بۆ پۆستی سەرۆککۆماری عێراق دەستی پێکردو. بڕیارە ئەمڕۆ دادگای باڵای فیدراڵی لەو بارەیەوە بڕیاری خۆی بدات. پەرلەمانی عێراق ناوی تەواوی کاندیدەکانی بۆ پۆستی سەرۆککۆماری عێراق بڵاوکردە و هەفتەی داهاتووش پەرلەمان بۆ هەڵبژاردننی سەرۆککۆمار کۆ دەبێتەوە. پەرلەمانی عێراق ناوی 33 کەسی وەک کاندیدی سەرۆککۆمار بڵاوکردەوە کە لەلایەنە پەیوەندیدارەکان و قوبوڵکراون بۆ پۆستی سەرۆککۆمار و ڕێکارە یاساییەکانیان بڕیوە. هاوکات پەرلەمانی عێراق ئاماژەی بەوە کردووە کە 33 کەس وەک کاندید قوبوڵکراون و 23 کەسیش ڕەتکراونەتەوە. فەرمانگەی کاروباری پەرلەمان لە ئەمیندارەتی گشتی پەرلەمانی عێراق پێشتر ڕاگەندراوێکی بڵاو کردەوە بەهۆی کۆتایی هاتنی کاتی دەستوری هەڵبژاردننی پۆستی سەرۆککۆمار جارێکی تر دەرگای خۆ کاندیدکردنی کردەوە. لە ڕاگەندراوەکەی پەرلەماندا هاتبوو بە پشتبەستن بە یاسای ژمارە 8 ساڵی 2012 بۆ جارێکی دیکە دەرگای خۆپەڵاوتنی کردەوە بۆ پۆستی سەرۆککۆماری عێراق. دەژڵێت وادەی کردنەوەی دەرگای خۆپاڵاوتن بۆ پۆستی سەرۆککۆمار لە ڕێکەوتی 9/2/2022 دەستی پێکردو بۆ ماوەی 3 ڕۆژ بەردەوام بوو. ئەمە لە کاتێکدایە دانیشتنی پەرلەمان بە مەبەستی هەڵبژاردننی سەرۆککۆماری عێراق بە هۆکاری بایکۆتکردنیەوە لەلایەن ڕەوتی سەدر و پارتی و سونە و چوارچێوەی هەماهەنگیەوە پەکی کەوت و نەتوانرا ساز بکرێت. پێشتریش بە هۆکاری تۆمارکردنی سکاڵا لەسەر هۆشیار زێباری کاندیدی پارتی بۆ پۆستی سەرۆککۆمار لەسەر دۆسیەی گەندەڵی و خراپی ناوبانگەوە. دادگای فیدراڵی عێراق سەرجەم ڕێکارەکانی هەڵبژاردننی زێباری ڕاگرت و دواتر بڕیاری دوورخستنەوەی درا. پاش بڕیاری دادگای فیدراڵی بۆ دوورخستنەوەی هۆشیار زێباری لە کاندیدبوون بۆ پۆستی سەرۆککۆماری عێراق پارتی لە ماوەی ئەو 3 ڕۆژەدا کە دووبارە بۆ خۆ کاندیدکردن کرایەوە کاندیدێکی نوێی بۆ پۆستەکە پێشکەش کرد. ئەویش ڕێبەر ئەحمەد وەزیری ناوخۆی ئێستای حکوومەتی هەرێمی کوردستانە. پەرلەمانی عێراق لە ڕاگەندراوێکدا ئاشکرای کردووە کە هەفتەی داهاتوو دانیشتنی پەرلەمان سەبارەت بە هەڵبژاردننی پۆستی سەرۆککۆمار بەڕێوە دەچێت. ئەم بڕیارەی سەرۆکایەتی پەرلەمان لە کاتێکدایە کە ئەمڕۆ چوارشەممە و لە ئێستادا دادگای فیدراڵی لەبارەی بڕیاری سەرۆکایەتی پەرلەمان بۆ دووبارەکردنەوەی دەرگای خۆپاڵاوتن بۆ پۆستی سەرۆککۆمار لە کۆبوونەوەدایە و بڕیار دەدات لەسەر یاساییبوون یان یاسایی نەبوونی ئەو بڕیارەی دەرگای خۆپاڵاوتن دووبارە کرایەوە بۆ خۆکاندیدکردن بۆ پۆستی سەرۆککۆماری عێراق کە بەڕای چاودێران ئەم بڕیارە دەستوری نییە و سیاسیە و پەیوەندی هەبووە بە دوورخستنەوەی هۆشیار زێباری لە کاندیدبوونی بۆ پۆستی سەرۆککۆمار. بڕیارەکەی پەرلەمانی عێراق بۆتە جێی مشتومەڕ هەر بۆیە بۆ کۆتایی هێنان بۆ بڕیارە و ئەمڕۆ دادگای باڵای فیدراڵی ئەو پرسە یەکلایی دەکاتەوە.